تەوبە گەڕانەوەی بۆ لای خۆی پەروەردگار بە شێوازەکەی کەی یعنی نوێبوونەوە، یعنی چاکسازی، یعنی داخڵبوون بۆ مەرحەلەیەکی تازە، وازهێنان لە قۆناغێکی کۆن. تەوبە و گەڕانەوە بۆ لای خۆی پەروەردگار زەرورە بۆ هەموو مرۆڤەکان بە جیاوازی ئاینەکانەوە، بە جیاوازی ئاینەکانەوە. لەبەرەوەی ئێمە ئەو قووەت و نەشاطەی پێمان ئەدرێت دەدرێت بە ڕۆحەکە. ڕۆحەکە ئەبێ نەشط بێ، ڕۆحەکە ئەبێ حەڕوق بێ، ڕۆحەکە ئەبێ بە قووەت بێ، ڕۆحەکە ئەبێ هەنگاو بنێ، هەنگاو پێ بنێ، ڕۆحەکە ئەبێ زیندوت کات، ڕۆحەکە ئەبێ بە باڵابەرزی بتهێڵێ. ئەو ڕۆحەیش بەچی شادە بێتەوە؟ بە گەڕانەوە، بە چاکسازی، بە نوێبوونەوە. ئینسان خوای تەعالا دائما ئەمە قسەی خۆمە، یعنی دائما زۆر جاروتومە، خوا قەد ڕقی لە کەسی تاوانبار و گوناهبار نییە، بەس ڕقی لە کەسێکە ئەگەر تەوبە گوناهەکەی کرد و تاوانەکەی ئەنجامە لەوێ ناڵێ ڕەبەنا ظەلەمنا ئەنفوسەنا، بەڵێ چیم کردووە و هێشتا ماوەمە و کورە لەکوێمانە و ئەمە موسیبەتە، بەڕاستی پێویستی بە تەعزیەیە ئەم جۆرە قسانە. هەمومان معەڕەزین بۆ ئەوەی کە لا بدەین، هەمومان معەڕەزین بۆ ئەوەی کە تاوان بکەین، هەمومان معەڕەزین بۆ ئەوەی کە گوناه ئەنجام بین، چونکە ئێمە نتاقی ئینسانیەتین، نە ئێمە تەرکیبەمان تەرکیبەی هەم مەلەکیە هەم حەیوانیە. بۆیە جانیبە گەڕانەوەکە و نوێبوونەوەکە و چاکسازیەکە جانیبە مەلەکوتیەکەیە کە ئینسان دیسان ئەو هەڵانە، ئەو غەڵەتانە، ئەو پەڵانە، ئەو شتە ناشرینانە بەجێهێڵێت کە ئەزانێت پێویستە لەم قۆناغەیە ئەم قۆناغە بەجێبێڵەوە بچێتە قۆناغێکی تازە.